سڵاوتان لێ بێم کاتتان باش لە بنکۆڵی ئەم جارەدا باز لە پرۆژەی خێزانی جێگرەوە دەکەین ئەو پرۆژەیە لە شاری سلێمانیدا چەند ساڵێک ئەزمون دەکرێت ئایا تا چەنە پرۆژێکی سەرکەوتوو بووە پرۆژەی خێزانی جێگرەوە واتە بەخشینی منداڵێک بە دایک و باوچێک و لە ئامێزگرتنی کە لە بنەڕەتدا و لە ڕووی بایۆلۆژیەوە دایک و باوچێ و منداڵە نین ئایا گرفتەکانی بەردەمی چین توانراوە بە یاسا ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ ئایا دەکرێت بێجگەل لە شاری سلێمانی لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان هەمان پرۆژە جێبەجێ ببێ ئایا خانەکانی منداڵان ئێستا لە دنیادا باویان ماوە دەتوانرێ مناڵێکی سەلامەتی تێدا پەروەردە بکرێ هەموو پرسانە لە بنکۆڵی ئەم جارەدا باس دەکرێت ئێوەش لەگەڵمان بن. خێزانی جێگرەوە بریتە لەو خێزانی کە منداڵ لە ڕووی بایۆلۆجیەوە سەربەوان نییە تەمەنی 18 ساڵی تێپەڕ نەکردووە بەڵام پێی سپێرراوە تا لە ئامێزیاندا چاودێری بکرێ و بپارێزرێ و پەروەردە ببێ ئەوەی بە هەر هۆیەک لە دەستی داوە لە سۆز و خۆشەویستی بۆی خەرەبوو بکرێتەوە بۆ ماوەیەشی دیاریکراو خێزانەکە پێک دێت لە ژنومێرد یان ژن یان ئافرەت بە تەنها خۆی چجیا بۆ بێت یان سنگڵمان بێ یان هەر کەسێک هەمان حکمی هەبێ پرۆژەی خێزانی جێگرەوە بۆ یەکەمین جار لە شاری سلێمانی وەکو یەکەمین شوێن لە عێراق و هەرێمی کوردستان 4 ساڵ پێش ئێستا دەستکرا بە ئەزمونکردنی لە سەرەتادا 48 خێزان ناوی خۆیان تۆمار کرد 21 خێزانیان پەسەند کراون لە ئێستادا ئەم لیستە کە پێک هاتووە لە 13 منداڵ دراون بە 13 خێزانی جێگرەوە وەک سەرکەوتنی بەشی یەکەمی پرۆژەکە دادەنرێت لە سلێمانی دوو خێزان دەبینم کە هەر یەکەیان ئێستا منداڵێکیان لە ئامێز گرتووە خۆیان ویستیان لەسەرەوە بوو کە بەتەواوی دەربکە و نوهانی خەڵکی دیکە بدەن بەڵام لەبەر سەلامەتی و ڕێکەوتن لەگەڵ بەرپرسانی پرۆژەکە بە شیا و بینرا کە دەموچاویان دەرنەکەوێت. چۆن بوو بیرۆکەیەوەتان بۆ هەو ئەو مناڵە لای خۆتان لە ئامێز بگرن هەمان ئەو هەست و سۆزەی بنێکە بە هەر هۆکارێک بە لە دەستیاوە کارێکی خێرە و ئینسانیە تۆ مناڵێک بینیت بەخێوی بکەیت لانێکی گەرمی بۆ بکەیتەوە باوشێکی بۆ بکەیتەوە ژیانێکی خۆشی بۆ دابینکەیت. مناڵەکە چەندێکی ویستە لەگەڵتان ڕابێ وڵی پێی چوو بەڵام کەمی خایەن لەبەرەوەی باوشمان بۆ کردەوە باوشێکی گەرمان بۆ کردەوە لانەیەکی گەرممان بۆ دابی کرد و جەوێکی خۆشمان بۆ دروست کرد ڕاهات لەگەڵمانە خۆمان دەستخۆشیمان لێکراوە هیچ شتانێکمان لێ نێت بۆ ئایندێش ترسێکت نییە لەوەی کە بە منداڵەکە بڵێن لە کۆمەڵگای بڵێن تۆ منداڵی فعلی ئەم ماڵەنیان لە ڕووی بایۆلۆژیەوە لەو دایک و باوکەنیت ترسیەوەتان نییە؟ نە ترسم نییە چونکە هەستەکەم کە خۆی گەورە بوو هەستکا کە ئێمە دایک و باوکی بایۆلۆجی خۆی نین بەڵام لەگەڵ ئەوەش حەزەکەین یعنی زۆربەی جاردانی شوین باسی تەمەنی گەورەبوویمانگرە خەونمان هەیە بەهۆی کە چی بۆ بکەین لە دوای هەژدەش و کۆمەڵە شتێکی تری بۆ دابین بکەین بێتان لەوە کردەوە زۆریش هەموو شتێک هەموو بەرنامەکانی ئێمە ئەوەیە کە ئەمە دانین بۆ مستەقبەل بۆ کوڕەکەمان هەمان هەست و سۆزی دایکایەتیت بۆی هەیە کە هەرەگەر لە گۆشت و ێسخانی خۆشت وایە هەروات بۆ کرد سوێن بەخوا حەو کوڕمە وایە تامی ئەو منایە تەکید بە مناڵی خۆشم ببینم ئەو هەر گەورە یعنی لە هەمویان گەورەترە بێت. جەنابتان بڵێن منداڵتان نەبوو؟ بەڵێ نەماوە ئینشەڵڵا خوا بێتان بەخشێت ینی ئامادەش بوون ئەگەر منداڵیشتان هەبوایە منداڵێکی دیکە هەڵبگرنەوە یان ئەوە وای لێکردن کە پێداویستی بوونی منداڵێک چونکە لە خێزانەکەی خۆم من حالەن دایک و باوکی خۆم ئێمە مناڵی ئەویش بوون مناڵی تریان بەخێو کردەوە. ئەو پلانانە چیە کە بۆ داناوە ئەو ئاوات و خۆزگانە زۆر شتم بۆ داناوە ئەگەر خواتە من بە بۆ نمونە یعنی وتومە دوای خۆم ئەمە ئەگەر لە لاشم یعنی نەمێنێ خوا بۆ ڕۆژەنەکە خۆی لە مستەقبەل قەرارێ بە وتومە ئەوەی کە هەمە هی ئەوە یعنی وەسیەت ئەەکەم لای کەسێکم یان لە محکەمە تعودێکم لای حاکمێ شتێ یعنی ئێمە تازەتمانە ژیانمان بۆ ئەوە ژیانی خۆتان ڕەبت کردووە بەوەوە بۆ منداڵەوە تەواو بەرەوە ئێستا و جەرگ و هەموو شتێکی ئێمە سەرەتا ئێمە بیرمان لەوە کردووە کە بێ مناڵی دوای کە سەرێکی کارێکی خێرخوازیشە زۆر کارێکی پیرۆزە بەڕاستی ئێمە لەوایە زۆر سوودمان بووین. بەڵێ ئێوە یەکەم جار وا بیرتان کردەوە کە پێداویستەکانی خۆتان پڕ بێتەوە لەوەی کە منداڵتان نییە؟ بەڵێ باشە دواتر بۆتان دەرکە و لەوەش گەورەترەوەی کە ئیشێکی مرۆڤانەیە بە تەئکید داوای مناڵی تریشمان کردووە داواتان کردن داوای تریشمان کردووە جارێ ئیتر وا هەر خەریک بوونەوە هێشتا وعدی وایە ناوێنە تێ بمانەنێ بە خۆشحاڵی و باواشمان کردوێتەوە بۆی تریش کاتێک بڕێرتاندا ئەو منداڵە بگرن ئامێزی خۆتان ڕاستی پێم بڵێ لە دەوروبەر و چۆن لە پرۆسەکەیان ڕوانی خزم و کەس و دەرودراوسێ و
چیان بە جەنابتان وت لۆمەکران یان نەخێ دەستخۆشیان کرد لە کۆمەڵی ئێمە دەوروبەر هەرێکۆ بیر و بۆچوونێکی هەیە بیر و بۆچوون جیاوازە ئێمەش ئەگەر گوێ لە قسەی خەڵک بری نەمان ئەتوانی بێنە ناو پرۆژەکانە خەڵکیان وچی یەکێک ئەویت بۆ مناڵی خەڵک بەخێوەکەن بۆ نمونە یەکێک ئەویت دەستنوێشتانەیەک ئەشخی ئەگەرە مناڵە کوڕ بێ بۆ من بۆ ئەمیش بە هەمان شێ ئەگەر کەچ بێت دەستنوێژانێشکە بەڵام کەسە نزیکەکانی خۆمان بڵێن ماڵی دایکی من و ماڵی باوکی و کەس و کاری نزیکی خۆمان زۆریشان پێخۆش بوو ئێمە سەرەتا باسمان نەکرد بەڵام کە هاتینە ناو پرۆژەکانێ و درێژەی کێشە باسمان کرد زۆر یارمەتیشیانان یعنی هەفتانە تەلەفۆنیان بۆ کردن لەسەرتانتان ویست کەس بیزانێ بەڵێ من ناتوانم بڵم ئەگەر فتوای بم بڵم ئەم کارە خێرخوازێ وەکو حەجێک وایە بەڵام لەوانەیە لە حەجێک زۆر گەورەتر بێت ئەگەر کەسانی کە بیانێ خێرێک بن مناڵێک لەم شوێنە هەڵ ببنەوە بۆ خۆیان کە ئێمە وەکو ئەمێژوتی ئێمە داوای مناڵی کەشمان کردو و ئامادەش مناڵێکە بەخێوکەین ئەتر ئەگەر ئەم مناڵە بۆ درێژخایەن بێت بۆ ماوەی کورتخایەن بێت لە لامان بێت کێشەمانە لە پاش تەمەنی 4 ساڵی و بەڕێکەوتن لەگەڵ خێزانی جێگرەوە بەرپرسان و توێژەرانی هۆبەی خێزانی جێگرەوە ڕاستی چیرۆکی ژیانی منداڵەکان بەو منداڵانە ڕادەگەێنن هەر کاتێکیش بار و گوزەران و ژینگەی خێزانە بایۆلۆجیەکەی منداڵەکە باشتر بێ دەگەڕێنرێتەوە لە ئێسادا کار بەوە دەکرێت ئەو منداڵانەی کتۆپڕ لێیان دەقەومێ ڕادستی خێزانێکی جێگرەوە بکرێن بۆ ئەوی لە سۆز و ناسپێدانی ناو خێزان دوور نەکەوێتەوە ئەوەی هەندێک جاریش گرفتە بۆ خێزانە جێگرەوەکانەوەی کە منداڵەکان بە هیچ جۆرێک ناخرێنە سەر خێزانە جێگرەوەکە و زۆر جاریش دوو ناویان هەیە ئەگەر بزانین خێزانەکە بۆ پڕکردنەوەی پێداویستی خۆیت بە تەکید هەر لە سەرەتای پرۆسەکەەوە کەواتە فاشیلە و نایڵین بێتە پرۆسەکەەوە هەر بۆشە منداڵیان نەبووە لە ئەساسەوە ئەم منداڵیان وەگرتوکەوەتە بۆ پڕکردنی پێداویستی خۆیان نییەمە ئەتوانم بڵێم لە 150 بۆ 60 بۆ هەفتە نە بەڵام لە کۆمەڵگەی ئێمە بمانێ و نەمانێ لە سەرەتای پرۆسە کە دەستمان کرد بە ئیشکردن 4 ساڵ لەمەوە پێش کە لە ڕێی ئەلام و ئاماژەمان بۆیە و خەڵکمان بانگێش کرد خێزانێک هاتە پێشەوە حتمما یەکێک لە مەرجەکان ئەو خێزانانە یەکێک لە مەرجەکانی بوون بە خێزانی جێگرەوە ژنومێر دێکن کە مناڵیان هەبێ یان مناڵیان نەبێ این ڕێگە پێدراون ئەمانیش بێنە پرۆژەکەەوە یاخود ئافرەتێ بێت تەمەنی 25 ساڵ بێ شووی کردبیان شووی نەکردیان مناڵی هەبێ یان نەیبێ ینی ئەمانج ڕێگە پێدراون و یاساین بە تەکید ئەو ژنومێردانەی یا ئەو خێزانانی کە مناڵیان نییە لێسەنەوەی مناڵەکە لیان ئاسان نییە قورسە بەڵام حتمما بوونی توێژەر بەردەوام لەگەڵیانە و دوای 4 ساڵ ئیسا ئێمە خێزانێکمان هەیە لە دوای 4 ساڵ ئەبێت چیرۆکی ژیانی مناڵەکەی پێ بڵین بە حزوری خێزانە جێگرەوەکە واقعی ژیانی مناڵەکە چۆن بووە بێ پێ منداڵ هێبوون ئەمڕۆ لێ قەومێ بە هەر هۆکارێک بوو بێ ئەمە چۆنە ئەگەر ڕاستەخۆ بدرێت بە ماڵێک بۆ ئەوەی جوانە لەو هەست و سۆزەی کە هەتا دوێنێ لای دایک و باوکەکەی خۆی هەیە بووە دایک و باوکە بایۆلۆژیەکە ئەمڕۆ ڕادستی مناڵێکی ماڵێکی دیکە بکرێت خێزانێکی دیکە بکرێت لە ئێستا ئێمە خۆشببختانە ئێمە خێزانی جێگرەوەی درێژخایانمان پسند کردو مناڵمان لاداناون خێزانی جێگرەوەی ماوە مام ناون دیشمان مناڵمان لاداناون لە ئێستا حالیان سەرقاڵی جێبەجێکردنی مناڵی جێژیرکردنی مناڵی کتۆپڕین خۆشببختانە ڕێکخراوی ویستێ بە توانای معنەویەوە بە توانە معنەویەکەەوە هاتوتە ناومان لەڕێی چەند خەبیرێکەوە پشتیوانیمانەکەن بۆ جێبەجێکردنی ئەو پاکێجە زۆر گرنگە داوا لە ئەو خێزانە کەم کە بە تایبەت مناڵیان هەیە خۆیان مناڵ بەخێوەکەن بێنە ناو پرۆژەکەەوە هاوکارمان بن بۆ ئەوەی ئێمە بتوانین لە داهاتوویکی نزیکە هەڵسەنگانیان بۆ بکەین و مناڵی کتوپڕ ئەوەی جنا بدوتە ئەو مناڵانی کە ئەم لەحزێ لێیانە قەومێ و یەنە خانەی سفر بۆ چوارەوە بتوانین بە زووی حتمما ئەمەش پشتیوانیکی قانونی بەهێزمانەوێت حتمما چ ئێمە چ بەڕێز جادوورەکان ئامانجی بەرزی ئێمە بەرژەوەندی مناڵە. لە پێشتر و لە سەرەتای مانگی نوێی ساڵی 2010 وەک تیمی بنکۆڵ سەردانی خانەی منداڵانی بێ سەرپەرشت لە 0 بۆ 4 ساڵمان کرد لە سلێمانی کە ئەو کات 19 منداڵی تێدا بوو بەڵام ئێستا تەنها چەند منداڵێکی کەم لە خانەکە ماونەتەوە کە پرسیارمان کرد پێیان وتین بەشێک لە منداڵەکانی ئەو کات ئێستا لای خێزانە جێگرەوەکانن. بۆ هەر خێزانێکی جێگرەوە مانگانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنها بە 100,000 دینار هاوکاری مادی دەکرێن. هەندێک جاریش ڕێکخراوی یونیسف مانگانە بڕی $125 لەگەڵ هەندێک پێویستی وەکو هاوکاری دەبەخشێتە خێزانەکان.
ئێستا کار دەکرێت بە ئەوی منداڵی سەروتەمەند 4 ساڵ لە ناو پرۆژە و سیستەمەکەدا ئەزمون بکرێت. بۆ فکرەی خێزانی جێگرەوە ئەوەیە کە تۆ ناچی با بڵێن وەڵامدەرەوەی پێویستی خێزانێکبی مناڵێکی پێویست بێ مناڵێکی پێ بدەی بیکا بە ناوی خۆیەوە نە لێرە ئێمە خێزانی جێگرەوە بە دوای بەرژەوەندی مناڵەوەیە ئەمانەوێ مناڵ بە هەمان ناسنامەی خۆیەوە بمێنێتەوە دایک و باوکی دیار بێ یا دیار نەبێ منداڵ نابێت لە فەرمانگا بژی منداڵ نابێت لە فەرمانگا پەروەردە بکرێت منداڵ نابێت مەسەلەن لە چوارچێوەیەکە کە زیاتر سەربازیە چێت سروشتی دایرەکان وایە قۆناغی ماڵەکانی مناڵان بەسەر چووە ئەو منداڵانەی لە ماڵەکانی مناڵان لە خانەکانە پەروەردە ئابن لە سەتا چەند پەروەردەیەکی تەندروستە بە هیچ جۆرێ ماڵەکانی مناڵان نە لە کوردستان لە هیچ شوێنێکی دنیا شایستە نین بۆی منداڵتیانە بژی لە سەعات چەند توانێت مناڵێکی تەندروست بەرهەم بێنێ بە کۆمەلگا من با بڵێن دیراسەیەکی زانستیمان نەکردو بەڵام بە تێگەیشتنی خۆم ماڵەکانی مناڵان لە هەر شوێنێک بن تەنها لە ساعتدا سەرکەوتووە بن لە پێگەیاندنی ئینسانێکی تەندروست کە بۆ خۆی بۆ کۆمەلگا با زۆریش پڕمەترسیە و بێ بەڕاستی ئەم پرۆژێ بە خۆشحاڵیەوە کە ئێستا ئێمە لەسەر ڕێگەکەین وا بکەین لە ساڵانی داهاتووە ماڵەکانی مناڵان بۆ ئەو ماوە دوور و درێژەی تەمان مناڵیانتیانەمێنێتەوە تەنها وەکو وێزگەیەک وابن. پرۆژەکە لەلایەن ڕێکخراوی ستێپی بەریتانی کاری تەکنیکی و ڕاهێنانی توێژەران و وردەکاریەکەی لە ئەستۆ گیراوە کە لە بواری پاراستنی منداڵ و پەروەردەدا ماوەی 19 ساڵە لە شاری سلێمانی کاری ورد ئەنجام دەدەن. تا ئەم پرۆژەیە لە مەرحلەی تەجروبی لە مەرحلەی ئەزبورنکاری دەرنەچێت ستێپ ئامادە نییە بچێتە هیچ شوێنێکەوە ئیش بکات چکە ئەمە سیستەمە وایە لە بریتانیا کە ماوەی 50 ساڵە بە ئیشی لەسەرەکەن و پرۆژێکی زۆر سەرکەوتووە بەڵام ئەمە وە نیە پرۆژێکمان هێنابێت لە بریتانیا لەوێ کۆپیمان کردبێ لێرە دامان نابێت تۆ پێیستمان کردبێ نەخێر هەڵبەتە ڕێک ئێمە و پرۆژەیە کاردانەوەی تەواو و بۆچوون و باگراوندی تەواوی ئەو کەلتوری خۆمانی پێوەیە بەبێ ئەوەی کە ئێمە هاتبێتین کەلتوریشی بریتانی بێنین لێرە تەطبیقکەین بۆ چونکە ئەمە شتێکە پەیوەندی بە کەلتوری ئێمەوە هەیە. بەڵام بۆچی لاتان گرنگە پرۆژەی خێزانی جێگرەوە سەر بگرێت ئایا خانەکانی مناڵان خانەکانی سەرپەرشتی مناڵان ناتوانن وەک پێویست پەروەردەی مناڵ ئاسۆ بگرن؟ تەمان پرسیارێکی جوانە دەست خۆش بێ لە 20 ساڵ ڕابردوودا هەموو توێژینەکان ویان سەلماندووە کە مناڵان باشتر نەک باشتر مناڵان پەروەردەیان بە شێوەیەکی تەندروستە کە لە ناو خێزانە گەورابن. ئەو مناڵانی کە لە خانەکانە گەورابن بەداخەوە ناچوونێکی هەیە لە پەروەردەیانە هەم لەو دادانەی کە بەردەوام ئەگۆڕن و ناتوانن با بڵێن بنچینەیەکی سەقامگیریان هەبێت کە هەمیشە پشتی بێبەستن تەبعاً بنچینەی سەقامگیر ئێستا ئەمە تیۆرەکە لە بریتانیا ئیشی لەسەرکرد و لە زۆربەی لایەنەکانی بواری کۆمەڵایەتی پشتی پێبەستن ئەم بنچینەی سەقامگیریە بۆ مناڵ زۆر گرنگە کاتێک کە مناڵ پێویستیشی هەبێ بزانە بگەڕێتەوە بۆ لای چیە وەسیقە بەکشێ بکە و ئەو پەیوەستبوونەی کە هەیەی پێیوەستە بێ پێێتەوە بەکیەوە پێیوەست بێت چکەس بێت کوڕ بێ ئەگەر تەلەبەی بڵین ئەگەر خوێندکاری زانکۆ بن تا زانکۆ کە تاواکەن لە خێزانە مێنەوە پشتیوانی حکوومەتیان پێگە هەڵبەتە دوای ئەوە ئێتر کەسە خۆی کەسێکی پێگەیشتووە خۆی قەرارەیەت بمێنێتەوە لەو خێزانە ئەگەر مناڵێکیش تەبعاً ئەمە ناکرێ واژدای بنین هەموو مناڵێک هەموو تەمەنی لە ناو خێزانایە ئاماجی سەرشی لەم پرۆژێ ئەوەیە کاتێکە مناڵێک لە دایک و باوکی دابڕێ لە داهاتوە ئەو مناڵە بجێڕێتەوە ناو خێزانە بایۆلۆجیەکەی خۆی ئەمە ئەوەیە کاتێککە تۆ ئەمە پەیوەندی بۆ نییە کە تۆ بێ پێداویستی خێزان پڕکەیتەوە حەزەکەم ئەو خاڵە زۆر جوان خێزانەکە پێداویستی مناڵەکە پڕکەن ئەبێت باشترین بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاوی هەندێک جار جۆرەکانی چاودێری جێگرەوە بە پێی کات دەگۆڕێ و دابەش دەبێت بۆ چەند جۆرێک وەک یەکەم سپاردنی کتوپڕ زۆرترینی درێژ دەبێتەوە تا 6 مانگ دووەم سپاردن بۆ ماوەیەکی کورت زیاتر لە 6 مانگ بۆ 3 ساڵ دەبێت سێەم سپاردن بۆ ماوەیەکی درێژ زیاتر لە 3 ساڵ تا ئەو کاتەی منداڵ تەمەنی 18 ساڵی تەواو دەکات چوارەم دەکرێت خێزانی جێگرەوە بەردەوام بێ بۆ لە خۆگرتنی منداڵ و چاودێریکردنی تا ئەو کاتەی خوێندنی زانکۆیی تەواو دەکات بە ڕێکەوتنی هەردوو لە تایبەت بە کچانیش تا ئەو کاتەی هاوسەرگیری دەکەن. ئەوترێ پرۆژەکە بێکێشە نییە ئەوە تا لە دادگای سلێمانی بە پێم ڕێنمایە دەڵێن ناکرێت منداڵێک لە ڕووی یاساییەوە ڕادەستی خێزانێکی دیکە بکرێت. نووسراوەکانی بەردەم سەرۆکی دادگای نەوجەوانانی سلێمانیەوەمان پێ دەڵێت کە ئەوان تا دەقێکی یاسایی نەخرێتە بەردەستیان
پرۆسەکە و بەرپرسیارەتیەکەی بە یاسایی نابینن ئەگەرچی ڕێنمایی و سیستەمیش بوونی هەیە. خۆی کە کتابەکەمان بۆ هاتووە کاکاروان دەڵێ ئێمە جوابەکەمان دەوە دەڵ ئاگادارتان دەکەینەوە ئێمە بە هیچ شێوێک دەسەڵاتی ڕادستکردنی مناڵتان نییە لەبەر ئەوەی نەسەکی مادەی خاننی هاتوونتە سەرمادەدا ئێمە زۆر پێمان خۆشە تعدیلی قانون بکرێ ئەمە ئیزافە بکرێ بەس دەستکاری لە مەتن قانونەکانی لەگەڵ گۆڕانکاری لە یاسایە هەن گۆڕانکاریەکە ناچکە زۆر پێشکەوتووە بە سەرنجی خۆ کاک حاکم کاروان پێ دوایە خانەکان شوێنێکی تەندروستن بۆ پەروەردەکردن ئەم دەقێنە چکە کادرمان نییە ئەو کادرانێکی هەمان دەورەیان بۆ نەکراوەتەوە باشەکە منداڵێک بین بە خێزانێک و لەگە منداڵەکانی خۆی پەروەردەی بکات لە چارچەی پرۆژەی خێزانی جێگرەوە بۆ نەسی قانون بەڵێ نەسی قانون ئێستا ئەو نەسە قانونیە عیلاج شتێکی بەسەر هاتەوە مناڵە شتێکی بەسەر هات بەڵام بەڵێ نامەی پڕ ناکرێتەوە ئێستا قەینا بەڵێ قوتەی نییە کاکە شتێکی بەسەر هات ئەو مناڵە ئەوان بەرپرسن ئێمە بەرپرسین لە قانون چکە تۆ من پشت ڕاستین بە شتێکە پشت ڕاستین بە مەدرسێکی قانونیە پشت ڕاستین بە متنێکی قانونی کە ئەو مناڵە تسلیم ئەو بەڵام تا ئێستا سیانزە خێزان هەیە لە سلێمانی مناڵی وەرگرت کێشەیەکیان نییە هەمووی تا ئەو دەقەیە لای من نەکراوە لای من نەڕۆشتووە خێزانمان هەیە لە ساڵی 2002 ئینتیزارەکە مناڵت بێنی بۆی خێزانێک منداڵێک لە ئامێز بگرن پێویستە کۆمەڵێک مەرجیان تێدا بێ ئەلف هەڵگری ناسنامی عێراقی بێت و دانیشتووی هەرێمی کوردستان بێت بە شایستەی یاسایی هەبێ جیم بە خوڕۆشتی پەسەند و باش ناسراو بن دال نەخۆشی گوازراوەیان نەبێت ها توانای لە خۆگرتن و بەخێوکردنی منداڵ و دابینکردنی خزمەتگوزاری چاودێری جێگرەوەی هەبێت و نیاسپاک بێت واو پێویستە هەریەکە لە ژن و پیاو لە خێزانی جێگرەوەدا تەمەنیان لە 25 ساڵ زیاتر بێت هاتوونێتە چاودێری کۆمەڵایەتی هەولێر لەگەڵ هاتنی ئێمە بەشێک لە منداڵانی خانەکانیش لە قوتابخانە دەگەڕێنەوە هەر لێرەش بە چیرۆکی براوخوشێکی یەمەنی ئاشنا بووم کە بێکەسی ڕێگەی ئەوانی هێناوەتە ئێرە ڕائنون کە یەکێکە لەو منداڵانەی لە ئێمە نۆڕێکەوتوتە هەرێمی کوردستان دەڵێت باوکیان لە نەمسایە و ئەوانیش بڕیار وایە بچن بۆ لای نازانم ڕێکخراوەکە دەڵێت دەتان بین لێرەش هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ کوێ لێرە نیشتەجێن لەگەڵ خوشکەکەم ماوەی ساڵ و 2 مانگە لێرەین هەموو شتێک دابین کراوە چاوەڕێین بگەینە لای باوکمان خانەی منداڵانی بێسەرپەرشتی هەولێر 27 کوڕ و 13 کەس لە خۆ دەگرن یەکێک لەو کچانە ناوی ئەلیف میمە خاوەنی چیرۆشێکی تراژیدیە لە ژیانی خێزانی پێشتری خۆیدا واتە خێزانە بایۆلۆجیەکەی ئەو بە تەواوی لە بەڕێوەبەرەوە تا کارگوزار ستافەکەی ماندوو کردووە بە جوڵە زۆر و خێراکانی و قسە بێفلتەرەکانی لە هەمان کاتیشدا بووە بە بەشێک لە ژیانی ڕۆژانی هەمویان و بەبێ ئەو هەڵ ناکەن وا بڕیارە لەم ساڵدا پرۆژەی خێزانی جێگرەوە لە هەولێریش ئەزمون بکرێ زانیاریەکان دەڵێن دەیان خێزان لە دادگای نەوجەوانان ناوی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوەی ببنە خاوەنی منداڵێک هیوادارین لە کۆتایی ئەم ساڵیشدا لە شاری هەولێر جێبەجێ بکرێتن و بە هەمان شێوەش بە دڵنیایی پلاندا هەیە بەڵام پلانەکە تەنها با بڵین وەزارەتی کار نییە ڕێکخراوی یونیسێفە و ڕێکخراوی ستێپە کە ڕێکخراوی ستێپ شارەزایان و بڵین زۆربەی خبرەکە لەلای ئەو ڕێکخراوەیە و زۆربەی شارەزایەکان کە دێن لە وڵاتی بەریتانیان دێتن لە دنیای ئەمڕۆدا خێرزانی جێگرەوە ڕێک بەدیلی خانەکانە لەبەرەوەی لە خانەکان ناکرێتن تۆ مەسەلەن با بڵێن زیاتر لە 50 منداڵ بتانی کارمەند مامەڵەی لەگەر بکاتن بە دڵنیای ئەو مامەڵەیەکی ئاسایی نابیتن و بە شێوەیەک دەبیتن بۆ نمونە مەسەلەن بەیانی دادەک و توێژەرەکە دوای نیوەڕۆ دادەک و توێژەرەکە شەو خەڵکانی ترە هیچ جەوی خێرزانی تێدا نبینیەوە کاتە کارەکەن بۆی خانەکان وردە و دەنەمێنێ بە دڵنیایی خێرزانی جێگرەوە کاتێک کە دەست بەکار دەکاتن بۆ نمونە بۆەوەی ئەو منداڵە لێرە بیتن دەیدەی بە خێرزانێک بەڵام ئەو خێرزانە خێزانێکی ئاسایی نیە کۆمەڵێک شارەزایی و کارەمایی پێیا کردووە ئەبێ توێژەرانی کۆمەڵایەتی پرۆژەی خێرزانی جێگرەوە ئەو خێرزانە ئامادە بکەن و تدریبیان پێ بکەن بۆ ئەوەی ئەو منداڵە کاتێکە دەستنا ئەو خێرزانە دەوری دایک و باوک ببینن و دەوری ئەو ببینن کە تەنها ئەوان خۆیان بەرپرسن لە منداڵک دادگای نەوجەوانانی هەولێر هەزاران کەس ڕێیان گرتو بۆی ئەو منداڵانە لە خۆ بگرن یعنی ئیتر مەبەستی من ئەو منداڵانەیە کە هیچ کە سوکاریان نییە و لە تەمەنی بچووکدانە بۆ ئەو منداڵانەیە کە تازە لە دایک دەبن بە هەرەوە کارێک فرێدێن بەڵام ئەو منداڵانەی کە گەورن مەسەلەن بۆ نمونە 6 ساڵ 7 ساڵە تا ئێستا خەڵک با بڵێن
وەکو دەڵێ ئەو کارەمایی پێیان نەکردووە تا بێت ئەو منداڵانە لە خۆ بگریتن بەڵام هیوادارین لە پرۆژەی خێرزانی جێگرەوە لە هەولێریش من دڵنیام دەیان خێرزان هەیە ئامادە منداڵ با بڵێن پەروەردە بکات کە لە تەمەنی بچووک نەبی تەمەنی گەورەتر بی. لە پەرلەمانی کوردستان تا ئەم ساتە ڕەشنووسی پرۆژە یاسای خێزانی جێگرەوە ئامادە نەکراوە. جێگری سەرۆکی لیژنەی کۆمەڵایەتی پەرلەمانی کوردستان داوا دەکات وەزارەتی کار ئەو ڕەشنووسە ئامادە بکەن بۆ ئەوەی لە پەرلەمان بکرێت بە یاسا. تاکی چیە ڕەشنووسەکە ئامادە بکات تا دوجار جەنابتان دەنگی لێبن لێرە و بڵێن بەڵێ بۆ ئەو یاسایە کە تایبەت بێ بەڵێ یەکەم شت ئەرکی ئەوەیە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە خۆیان تایبەتمەندن بەم ئەرکە ئەم پرۆژێ بنووسنەوە بە هاوکاری خەڵقی تایبەتمەند لەنا ئەو هۆبەی جێگرەوە کە ئەزان گرفت و ئاستەنگ و ڕێخستنەکانی ئەم پرۆژەیە چییە کە بتوان ئەو پرۆژەیە ڕێک بخەنەوە بە زووترین کات بیگەێنە پەرلەمان بۆی ئێمەش لێرە دەوڵەمەندتریکەین و بیگەینە ئاستێک کە هاوشێوەی وڵاتانی کە ئەم ئەزمونەی تیاپەی ڕەوکراوە و سەرکەوتنی بەدەستێنە ئەمەش بتوانین بۆ ئاراستەیە بێ. لە حەڤەی تشرینی دووەم بە واژۆی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سیستەمی خێزانی جێگرەوە پەسەند کرا و بڕیار درا هاوکاری خێزانەکان لە 100,000ەوە بکرێت بە 300,000 دینار. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی مانەوەی خانەکان لە پاڵ بوونی خێزانی جێگرەوە بە گرنگ دەبینێت. چۆن وەچی ئەکەن بۆ ئەوەی پرۆژەکە و ئەزمونەکە بگوێزنەوە بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ بە پێی ئەو ڕێکوتنەی کە کراوە لەگەڵ وەزارەتمان لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و ستێف خۆی بۆ ساڵی 2020 ئەگوێزێتەوە بۆ هەولێر و بۆ دهۆکیش ئێمە لێرە مزەکەرێکی تەفاهمیشمان واژۆ کردو پێکەوە لە سەیمانی بەردەوامی ئەبێ لە ساڵی 2020 بۆ هەولێر و دهۆک بۆ ماوەی 4 ساڵ دوێ جێبەجێکرێت. ینی کەواتە ئەم ساڵی 2020 پرۆژەکە یەتە هەولێر و دهۆکیش. بەڵێ بەڵام یەکسەر بڵێ ئەو ئەمەلیە جێبەجێ نابێت یەکسە مناڵەکان بچێتە خێزانەکان سەرەتا ئەبێ لێرە کۆمەڵی خەڵک بڵێ تەدیریان پێ بکەن توێژەرەکان بۆ ئەوەی چۆن بتوانن ئەم پرۆسەیە بەڕێوە چکەمە پرۆسەیەشی هەستیارە پرۆسەیەکی گرنگە پێویستی بە کۆمەڵێک قۆناغەیە ئەوون کە ئێستا بەدیەکرێت ماڵەکان مانگی 100,000 پێدرێکە منداڵەکان لە ئەستەوەگرن ئەمە بڕێکی کەم نییە؟ بەڵێ بڕێکی کەمە بەڵام لە سیستمەکە ئەو بڕە زیادکراوە بۆ 300,000 بۆ نمونە دە پەرلەمانتار هەر ئەو سیستمە وەرگرن واژۆی بکەن. ئێستا سیستمەکە لە ئەنجومەنی وەزیرانە ئەکرێت لیژنەی یاسای ئەنجومەنی وەزیران بیکاتە پرۆژە یاسایەک ئەشکرێت ئەو لیژنەی کە لە وەزارەت پێکاتەوە بۆ جێبێت بۆ سەرپەرشتی کردنی خێزانی جێگرەوە هەر ئەوان بیکەنە پرۆژە و ئێمە و وەزارت بەرزیکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ڕاستی لەگەڵ ئەوان کە خانەکان لە هەرێمی کوردستان نەمێنێت و منداڵەکان بخێنەوە ناو خێزان؟ نانەخەرەبێ هەردووچی بمێنێت بەڵێ لەبەرەوەی هەنێ مناڵ هەیە کێشەی ئەمنی هەیە هەنێ مناڵ هەیە کێشەی دەرونی هەیە وەری ناگرن خێزانەکان لەبەرەوە تۆ ناکری ئەم خانەیە داخەیت ئێمە لەگەڵ ئەوەین کە مناڵەکان هەموو بچێ ناو خێزانەکان بەڵام هەنێ مناڵ هەیە ناکرێت بچێتە هیچ خێزانێک لەبەرەوەی کۆمەڵی کێشەی هەیە کە هیچ خێزانێک ناتوانێت ئەو مەسئولیەتە بگرێتە ئەستۆی بۆ پاراستنی ژیانی و دۆخی تەندروستی ئەو مناڵە بۆیە ئەبێت هاوشان لەگەڵ خێزانی جێگرەوەیە گرنگی تایبەت بین بە خانەکانمان بۆی ئەو مناڵانەی کە ناچنە هیچ خێزانێک لەبێ ژیانێکی شایستە بژین بەڵام باشترین سیستمی خێزانی جێگرەوەیە بەڵام ئەگەر مناڵێک هیچ خێزانێک نەیگرێتە ئەستۆی خۆی ناکرێت خەیتە سەرجادە ئەبێ شوێنێکە بێ بیپارێزێت. بەڵام ئەوترێت خانەکان شوێنێکی زۆر شیاونین بۆ پەروەردەی مناڵ ئەوترێت مەرجنیارچی ئەو تێوا بێت شیاون بە بڕۆی جەنابەت جیاوازی هەیە ئەتوانی ڕێژەیەکەم پێ بڵێ بۆ نمونە لە پێشترا خانەی سلەیمانی کۆمەڵێک گرفتیان هەبوو پێشەوەی من بێم ئێستا گرفتەکانمان چارەسەر کردو بە ڕێوبەرەکەیمان گۆڕیوە پێشتر فێلەن بارودۆخی مناڵەکان لە ئاستێکی خراپە بوو ئێستا هەستەکەین کە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ئەوانەوە بەرەو پێشتووە هینی هەولێر لە ئاستێکی باشترە لە سلەیمانی هیدهۆک لە ئاستێکی بەرزایە. ماوەی زیاتر لە 50 ساڵە لە وڵاتێکی وەکو بەریتانیا کار لەسەر خێزانی جێگرەوە دەکرێت
ئامارەکان دەڵێن 200,000 خێزانی جێگرەوە لە وڵاتەدا بوونیان هەیە کە لە پێشتر منداڵان دەبرانە هەتیوخانەکان و خانەی بێسەرپەرشتان. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین پرۆژەی خێزانی جێگرەوە بێجگە لە سلێمانی لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 دەخرێتە بواری جێبەجێکردنەوە هەروەگەوە ژوون بوویەوە کە چیتر خانەکانی منداڵان پێویستە وردە کۆتاییان پێبێ بۆ ئەوەی وەکو وڵاتانی پێشکەوتو وڵاتانی ئەوروپی کە نزیکەی 50 ساڵە خانەکان وردە باویان نەماوە لە هەرێمی کوردستانیش کۆتاییان پێبێ منداڵان لە چوارچێوەی پرۆژەی خێزانی جێگرەوە بخرێنەوە ئامێزی خێزانەکان بۆ ئەوەی منداڵێکی تەندروست پێشکەش بە کۆمەلگا بکرێ بۆ ئایندە تا بەرنامێکی دیکەم ولاک لە خۆشیابن.